سڵاوتان لەبێ لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین. لەم ڤیددیۆدا باسی بەشەکانی شیکاری نەخۆشی و هاوشێوەکانەکەین لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکەمان لە هەر دەزانکۆکەی هەرێم. ئایا لەکوێ هەمانە و کۆنەبرەی چەندە بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندی وەرگرتووە بۆ ئەوەی ئێوەش بە زووترین کات لە ماوەی 3 خولەکە سوود لە ڤیددیۆکانمان ببینن. کورتمان کردوتەوە بۆتان لەم کورتە ڤیددیۆیەدا بە هیوای ئەوەی بینەر بن و سوودی هەبێ بۆتان. سوپاستان ئەکەین کە بینەری ڤیددیۆکانمانن. ئەزیزانم، ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت، سەبسکرایبکردنی کەناڵەکەمان و ناساندنی بە هاوڕێکانتان لە یاد مەکەن. سوپاستان ئەکەین بە هیوای سەرکەوتنتان.